خەیاڵی بادەکەی تۆ بوو منی کێشاویەمەی خانە منی کێشاویەمەی خانە بەڵام ئێستا نەمەی دیارە بەڵام ئێستا نەمەی دیارە نەساقی و دەوری پەیمانە نەساقی و دەوری پەیمانە لە جێگەی زەوقی مەی نۆشان لە جیاتی بەزمی سەرخۆشان ئەبینم مطرب و ساقی وەکو من دڵ پەرێشانایە لە شین و شیوەنی یاران سرم سوڕماوە ئەی یاران لە شین و شیوەنی یاران سرم سوڕماوە ئەی یاران لەکوێیە شای وەفاداران کە دنیا بۆتە بۆتخانایە لەکوێیە شای وەفاداران کە دنیا بۆتە بۆتخانایە لە خاپی مەیکەدا ئەوسا مەقاماتی محەبەت بوو لە قاپی مەیکەدا ئەوسا مەقاماتی محەبەت بوو کەچی ئێستا لە هەر لاوە مەقامی زوعفی ئیمانایە کەچی ئێستا لە هەر لاوە مەقامی زوعفی ئیمانایە عەدو نەفسی خەسیسە و دەوری ئاواتی ئەبینێ ئەوەی مەیلی دڵی ئەو بێ لە شاری ئێمە هەرزانایە بەدەگمەندێتە بەرێ چاوی بەسیرەت سوورەتی ئادەم لە هەر کەس تێ بفێکری تێ ئەگەی مەغڵوبی شەیتانایە ئیتر لەم حاڵەدا حاڵی دڵی شەیدا ئەبێ چی بێ ئیتر لەم حاڵەدا حاڵی دڵی شەیدا ئەبێ چی بێ مەگەر هەر خوا بزانێ چۆنە یاخۆ چەندە وێرانایە لە زوڵماتی خەتادا غەرقە نەفسی شوم و سەرکێشێم کەچی خۆی وا ئەزانێ ئەو ڕەفیقی بادەنۆشانایە ئومێدمێ بەس غوڵامی مەی کە دەی پیری وەفادارە فەنایی بگرە داوێنی کە دەستی لۆقمانایە فەنایی بگرە داوێنی کە دەستی لۆقمانایە